الحمد لله وكفى والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفا. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خۆی پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارش بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە لە بەرنامەی تیشک و لە ماوەی 8 خولەکدا ئەم جارشیان تیشک دەخەینە سەر چەند ئامۆژگاریەکی تر، هەروەکو لە ئەڵقەی پێشووتر تیشکمان خستە سەر چەند ئامۆژگاریەک بۆ گەنجانی خۆشەویست. خۆشەویستان و گەنجانی بەڕێز و خۆشەویستم، ئەم جارەش چەند ئامۆژگاریەکی ترمان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەو شتانەی کە لە ژیانی ئێوەی بەڕێزدا پێویستە تیشتی دەخەینە سەر. گەنجی بەڕێز، هەوڵدا تا دەکرێتن زکر و یادی خوای پەروەردگار لە یاد مەکە و هەمیشە لەگەڵ زکر و یادی خوای پەروەردگاردا بژی، چونکە زکری خوا یادی خوا شیفای دڵانە. شیفای دڵ بەهۆی زکر و یادی خواوەیە. بەڕاستی زکری خوای پەروەردگار دڵ و دەروونەکان ڕووناک دەکاتەوە. هەوڵ دەبەردەوام بە لەسەر زکری خوا، چونکە خوای پەروەردگار لەگەڵ بەندەیەکە، لەگەڵ عەبدێکە کە زکری دەکا، کە یادی دەکاتن، ئەوە خوای پەروەردگار خۆی وا دەفەرمێتن. هەروەها ئەوە بزانە کە زۆر قسەکردن بەبێ زکر و یادی خوای پەروەردگار قسەیەک کە زکری خوا نەبێتن، کە یادی خوا نەبێتن، بزانە بەڕاستی مایەی دڵڕەقیە. ئەو قسانەی کە بێهودە و بێسوودن ئەوانە دەبنە مایەی دڵڕەقی مرۆڤ. بۆیە لەو شتانە دوورکەرەوە و هەتا دەکرێتن لەگەڵ زکر و یادی خوای پەروەردگاردا ژیان بەسەر بەرە. ئامۆژگاری دووەممان خۆشەویستان، گەنجانی بەڕێزم، هەوڵ دەتا دەکرێت دەرونی خۆت ڕابێنە لەسەر بە ڕۆژوبوونی ڕۆژ و سونەتەکان. هەوڵ دە ڕۆژانی دووشەممە، ڕۆژانی پێنجشەممە، هەروەها 3 ڕۆژ لە هەموو مانگێک، واتە 13 و 14 و 15 هەر مانگێکی هیجری بە ڕۆژوو بە. هەوڵ دە ڕۆژی عەرەفە، بە تایبەتی ئەگەر مرۆڤ حاجی نەبێتن بۆ غەیری حاج، چونکە گوناهی 2 ساڵ لە مرۆڤ هەڵدەوەرێنێت و گوناهەکان مرۆڤ پاک دەکاتەوە، گوناهی 2 ساڵ. هەروەها ڕۆژی عاشوڕا گوناهی ساڵێک دەباتن. و هەوڵ دە ڕۆژانی ئەو 6 ڕۆژەی شەشەڵان یاخود شەشەکانی کە پێدەگوترێتن بە ڕۆژوو بە. بەڵێ گەنجی بەڕێز و خۆشەویست، ئامۆژگاریەکی ترمان ئەوەیە هەوڵدا زۆر پابند بە ئیستیغفارەوە، زۆر ئیستەغفرولڵا بکەم، با دەمت زمانت هەمیشە تەڕ بێتن بە ئیستەغفرولڵا. بەڵێ چونکە بەڕاستی ئیستەغفرولڵاکردن داوای لێخۆشبوون لە خوای داوای لێخۆشبوونکردن لە خوای پەروەردگار بەڕاستی لە خەم و خەفەت دەرت دێنیتن. خەم و خەفەتەکانت لەسەر لا دەبات، بە تایبەت ئێمە لە سەردەمێک دەژین هەموو ژیانمان بۆتە خەم و خەفەت. ئیتر ئیستەغفرولڵا وات لێ دەکا کە لە خەم و خەفەتەکان دەرت بێنیتن، لە تەنگەتاوی و ناڕەحەتیەکان دەرویەکی خێرت لێ بکاتەوە. و هەروەها خوای پەروەردگار وا لە شوێنێکەوە ڕزقت بۆ دەنێریتن، وەکو دەفەرمێ وەیەرزوقه من حیث لا يحتسب، یعنی وا خوای پەروەردگار ڕزقت بۆ دەنێریت کە هەر گومانیشت بۆ نەچووکە لەو شوێنەوە بۆت بێت. ئەمە بە هۆکاری چ دەبێتن؟ بە هۆکاری ئیستەغفرولڵاکردن. زۆر ئیستەغفرولڵا بکە بۆ ئەوەی خوای پەروەردگار دەروی خێرت لێ بکاتەوە. هەروەها گەنجی بەڕێز، هەوڵدە زۆر دوعا بکە، زۆر بپاڕێەوە لە خوای پەروەردگار، چونکە بەڕاستی دوعا، نزا، پاڕانەوە بەڕاستی بەڕێستترین شتە لای خوای پەروەردگار. دوعاکردن، نزاکردن لە خوای پەروەردگار هۆکارە بۆ لادانی بەڵا و موسیبەت لەسەر ئینسان. کاتێک کە بەڵایەکان دێنە خوارەوە، ئینسان کاتێک کە دوعا دەکات و لە خوا دەپاڕێتەوە، دوعایەکان دەبنە قەڵغانێک بۆ لادانی ئەو بەڵا و موسیبەتانە لەسەرت. بخۆتان دەزانن سەردەمی ئەوڕۆ بەڕاستی ئێمە لە ناو بەڵا و موسیبەتدا دەژین، بۆیە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە نزا و پاڕانەوەیە. بەڵێ دوعا یەکێکە لە ئەسبابەکانی حفظی خوای پەروەردگار. خوای پەروەردگار بەهۆی دوعاوە دەمان پارێزیتن. بۆیە هەوڵدە زۆر دوعا بکە، زۆر خۆت ملکەس کە بۆ خوای پەروەردگار، هەوڵدە تا دەکرێتن لە خوای پەروەردگار بپاڕێەوە، چونکە وە بە تایبەتیش کاتێک کە ئینسان لە سوزدەدایە، چونکە کاتێک کە لە سوزدەدای لە هەموو کاتێک زیاتر لە خوای پەروەردگارەوە نزیکی. هەوڵدە لە سوزدەدا زۆر دوعا بکە، زۆر نزا بکە، زۆر لە خوای پەروەردگار بپاڕێەوە بۆ ئەوەی هەمیشە دەروی خێر و خۆشیت لێ بکاتەوە.
گەنجی بەڕێز و خۆشەویستم هەموو سەردەمێک ئێمە پێویستیمان بە عیلم و زانستە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێتن اطلبوا العلم من المهدی إلى اللحدی کۆتایی پێنایەتن لە لانکەوە تاکو دەچی قەبر هەمیشە دەوی داوای زانست بکەی ئەوە نییە لە کاتی قەیران و ناخۆشیدا بڵێ ئێستا قەیرانە و ناڕەحەتیە و زانست فێر نابم یاخود زانست بخوێنم کەڵکی چ دەدا نەخێر لە هەموو کاتێکە پێویستە هەوڵی زانست بدەی هەوڵدەی خۆت زیاتر پێ بگەینی و تێبگەینی هەوڵدە خۆت پێ بگەینە خۆت مەکەنێ چیری جەهل و نەزانین خۆت مەکەنێ چیری هەوا و ئارەزوەکانت نەخێر خۆت بۆ ئەوە جێمەهێڵە هەمیشە فێر بە خۆت پێ بگەینە داوای زانست و زانیاری بکە و ئەوەش بزانە بەتایبەت زانستی شەرعی علومی شەرعی هەوڵدە تا دەکرێتن با چواردەوری تەمەنت چواردەوری ژیانت بە زانستی شەرعیەوە داپۆشرابیتن ئێمە دەڵێن گرنگی بە زانستەکانی تر بدە بەڵام لەگەڵ ئەوەش زانستی شەرعی فرامۆش مەکە بەتایبەت ئەو شتانە فێر بە کە خوای پەروەردگار لەسەری واجب کردووی واتە لە گرنگەوە لە گرنگترەوە بۆ گرنگ هەوڵ بدە فێری بی و کاتەکانت ساتەکانی تەمەنت بەشتی بێسوود و بێهودا بەسەر مەبە هەوڵدە لەگەڵ زانایان تا دەکرێتن لەگەڵ زانایان نێزیکی زانایان بە ژیان لەگەڵ زانایان بەڕاستی بەرەکەتە هەوڵدە لە مەجلیسەکانیان دابنیشی شت لێیانەوە فێربی لە خۆتەوە تەنها ینی وامەکە کە بێ مامۆستابی وامەکە تەنها کتاب و پەرتوک مامۆستات بێتن چونکە هەر کەسێک کە تەنها کتاب ببێتە مامۆستای بەڕاستی هەڵی زۆر دەکاتن نەخێر هەوڵدە تا دەکرێتن بە خۆت لە وەرگرتنی زانستدا بە تەنیا مەبە لە مامۆستایەکەوە فێر بە گەنجی بەڕێز و خۆشەویستم ئامۆژگاری کۆتاییمان لە ئەڵقەی ئەمڕۆمان ئەوەیە هەوڵدە تا دەکرێت ئەوەی فێر بووی و دەیزانی ئامۆژگاری هەموو مسلمانێک بکە هەر مسلمانێک هەر کەسێک هەوڵدە ئەم فەرمان بە چاکە و نەهی لە خراپە بکە کە شتێک دەزانی بیگەینە بە خەڵکی ئامۆژگاری خەڵکی بکە بەڵام بە شێوازێکی جوان ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين بجوانی بە ئامۆژگاری جوان بە ڕەفتار و کرداری جوان هەوڵدە ئامۆژگاری خەڵک بکە والدال على الخير كفاعله بەڕاستی تۆش هەمان پاداشت پێدەگا گەر کەسێک لە خراپەیەک بگەڕێتەوە و چاکەیەک بکاتن چاکەکانی ئەوانیش بە تۆ دەگاتن گەنجی بەڕێز و خۆشەویست تاڵقێکی تر و جارێکی تر و لە بەرنامەیەکی تری تیشک بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە و تیشک دەخەینە سەر چەند ئامۆژگاری و چەند لایەنێکی تر تا ئەو کات بەخوای گەورە و باڵە دەستان دەسپێرم خواتان لەگەڵ والسلام عليكم ورحمة الله وبركاته.